خوا دکتۆر ئەگەر لە هەر وڵاتێک ئەزانی چارەسەرەکەی هەیە و کۆنتاکتت هەیە لەگەڵ ئەو وڵاتانەیە من ئامادەم کلەی خۆم و چاوی خۆمی بۆ بفرۆشم بەس چارەسەرەکە وەربگرێ و زیندوو بێ لە ناو ئێمە و ماڵ و مناڵەکەیە. پدریانی گرمیه یک خانه، پدریانی شونه مردانه. هەر نەخۆشخانەیەک ناوێکی هەیە، بەڵام کەم نەخۆشخانە هەن کە بتوانن بژین لە ئاستی ناوەکەیاندا. ڕۆژێک نامەیەشی دەنجی پڕ لە ئاخ و فرمێسک و پێزانین وەک شاید حاڵێک بۆ پیزیشکە میهرەبانەکە نێردرا. نامەیەک لە خێزانی خوا لێخۆش بوو وەستە هاوڕێوە. ئەمە چیرۆکی ئەوانە بە زمانی خۆیان. چیرۆکەکە بە گەشتێکی درێژ دەستی پێکرد. 3 ساڵ ڕوبەڕووی شەرپەنجە. وەستە هاوڕێ فیتەرێکی دەزڕەنجین و باوکی 4 منداڵ گەشتی کرد لە ئوردن و تورکیاوە بۆ ئێران و هندستان. هەرچی هەبوو فرۆشتی لە پێناو یەکشتدا چارەسەر. سەلام عەلەیک باشی دکتۆر، خۆی گەورە ساغ و سەلامەتت کە. من باسی بەسەرهات و نەخۆشیەکەی هاوڕێتان بۆ دەکەم کە زۆر وڵات گەڕا کە زۆر عەمەلیات و چارەسەری کیمیایی زیاد لە 21 جەلسەی کیمیایی وەرگرت لە ماوەی 3 ساڵە کە ئەلحەمدوللا هیچ ئیسفادەیەکی لێی نەکرد، تەنها پارەسەرفکردن بوو. تاوای لێ هات کێشی لە 112 کیلۆ هاتە 100 کێشی 43 کیلۆ. پاش 3 ساڵ کاتێک هەموو دەرگاکان داخران و هەموو جیرفانەکان بەتاڵ بوون، گەیشتە دوا وێزگا نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی. کاتێک ئێمە چوونە خستخانەی میهرەبانی بڕۆ قەناعەتان هەبێ یعنی دزدانمان هەر نەبردبوو چکە پارەمان پێ نەبوو. کاتێکە وەزع و گوزەرانی خۆمان بۆ دلێرشینە باس کرد، من وەکو خۆم ڕۆشتم بە مناڵەکان و چوومە لای دکتۆر دلێرشینەوتم حاڵ و گوزەرانمان ئاهوایە. وتی خەستخانەی خۆتانە، باسی پارە هەر مەکەن، خوا ئەکا هاوڕێ چارەسەرەکە وەرئەگرێ. داشکاندنیان بۆ دەرزیەکانیشی ئەگەر کە دەرزی پیتەدینی بەکاردەهێنا دەرزیەکی زۆر گرانە، ڕۆژی زیاد لە وەرەقە لە شوێنتر سەرفمانەکرد، بەڵام خەستخانەی میهرەبانی وای لێمان کرد بار و گوزەرانمان چۆنەڵێ ئاسایی بووەوە. ئەو ڕستەیە تەنها قسەیەک نەبوو، بەڵکو بەڵێنێک بوو کە بۆ ماوەی 3 مانگ بەکردار جێبەجێکرا. ئەوەی لە میهرەبانی ڕوویدا لە هیچ پرۆتۆکۆڵێکی پزیشکیدا نانووسرێتەوە. لە هیچ خەستخانەی گوێم کوردستانە نەهاتووە کە دایکێک بتوانێت بە 4 مناڵەوە بەدیار هاوسەرەکەیەوە بێ. من ئەمامەوە و ڕێگەیاندا تەباخیەکی بچووکیش بێنم لەوانە شۆربە ئەو شتانە بۆ هاوڕێ بکەم بۆ مناڵەکانی بکەم کە توانامان نەبوو قاپێ سوپ بۆ هاوڕێ بکڕین. بەڵام میهرەبانی وای لێمان کرد لە خەستخانە بمێنینەوە زۆر بە احتیادی، کە من وەکو خۆم بە هەفتە لەگەڵ مناڵەکان ئەمامەوە هیچ کێشەیەکمان نەبوو. یەک دکتۆر یەک کاربەدەستی ئەو خەستخانەیە لێمان تووڕە نەئەبوو. هاوڕێ لە 13 ڕەمەزان ماڵ ئاوایی کرد، بەڵام چیرۆکەکەی کۆتایی نەهات. ئەو میهرەبانی کە بینی بووی بووە تۆوێک کە ئێستا لە دڵی 4 منداڵدا دەڕوێت. هەوڵ ئەدەم لەگەڵ مناڵەکان مەیانی پلیان بەرز بکەم، پیشەی دکتۆری و پیشەی سستەری و ئەو شتانیانم لەلا شرین کردووە بۆ ئەوە هەوڵ ئەدەن کە مناڵە گەورەکەم تەمەنی 13 ساڵە بەس وام لێ کردووە، بچووکەکەشم 6 ساڵە وام لێ کردوواڵێ ئێمە ئەبێ ئیلا ببین بە دکتۆر. منە پیشەی دکتۆریم لەلا پیرۆز کردووە، لەلا شرین کردووە، لەلا ئاسان کردووە، تا وەکو دکتۆر لێر و وەکو دکتۆر کاوە و وەکو دکتۆر مەحەمەد و وەکو ئەو دکتۆرانی تر بتوانن ئاهوا بە دڵسۆزی و بەبێ بەرامبەر خزمەتی گەل و وڵات و نیشتیمانی خۆیان بکەن. دوای ماوەیەک تەلەفۆنێک، ئەم جارە بۆ داواکردن نا، بەڵکو بۆ بەخشین. ئێستا ئەلحەمدوللا خانوویان بۆم کردەوە وەزعی مادیم ئەلحەمدوللا لەو جا باشترە. ئەمێ هەر هیچ نەبێ بۆ دنیا و قیامەتی هەم هاوڕێ و هەم ماڵ و مناڵەکەی هاوڕێ شتێکی پارە بێ FIB بێ بە فاستەی بێ بە هەر شتێ بێ بمێ سەرفی بکەم بۆ خەستخانەکەی ئێوە. ئەگەر لێم قوبوڵ بکەن من ڕاستە خاوەن هەتیوم، بەس ئەلحەمدوللا وەزعم باشترە لە چاو ئەو ساکە. لە دەمی مناڵەکانم گرتوێتە ئەمێ خێرێکی نەبراوە بڕوا بۆ هاوڕێ. چیرۆکی وەستە هاوڕێ چیرۆکی مەرگ نییە، نا،
چیرۆشی شکۆ و مرۆڤایەتیە، چیرۆشی ئەوەیە کە چۆن میهرەبانیەک لە تاریکترین ساتەکاندا نەک تەنها ئازار کەم دەکاتەوە، بەڵکو هیوا دروست دەکات و ژیان دەگۆڕێت. لە میهرەبانی کاتێک چارەسەر نامێنێت، ئەرکێکی تری ئێمە دەست پێ دەکات، ئەرچی پاراستنی شکۆی مرۆڤ.